بینەرانی ئازیزی سەرن سڵاوتان لە بێم کاتتان باش بێ بۆم هەفتەیەش بەشێک لە هاوکارانمان لە بەشێک لە شار و شارچکەکانی کوردستانەوە چەند بابەتێکی سەرنجڕاکێشیان ئامادە کردووە فەرم بابەکە و بینەربین. پێکەوە ئەچینە ئامەدی وەرزی لەکردنەوەی هەنارە بەهەرەوەزی دواتر وەرزی دروستکردنی یەکێک لە خواردنە زۆر بەتامەکانە کە ئەویش ڕووبە هەنارەکە لەیەکرێتەوە هەر بە شێوازە کۆنەکەی لەسەر ئاگر ئەقوڵێنرێت و دیارە چەندین هەنگاوی زۆر تایبەتی هەیە و هەناری ئامەدیش یەکێکە لەو هەنارە بەناوبانگانەی کە ڕووبە هەنارەکەشی زۆر بەتام و بەلەزەتە. بخچه منه اما تقریبا 35 ساله که از ویرا دو کورد کم کور ملودر که همی جورت فقی میت دو هاي جگیزو بگرال هرمی کو بگرال هجیرو بگرال الهنور کو بگرال همی جورت تشتو ملودر که یتاین اما بیستونه من خمولیا ودر که دو اگه بیتا موسم ها فتره که موسم کی هاي نو که بی موسمی یه پویزه های و 11 15 حتی 20 ام دست جنینو هنور کود کن ما نوعة هنور كويتين هنور كد ما يتين بوشوي ما يهايو ماليسي ما يهايو ديره هر ايكي نو بيخوي منطقه ما يهاي ابي ام كان شابرمون نوعه شكله جوره يوترش دي انين توزا دي دوقتين هاكو ما دوقتو وكي ابي تنگا ديتي وهنگا برا خودوه هاكو بونا دندك پشتي دنكو دي انين كاينا اوموناكي فوقش و دینین اون عصورا که کنن تشتکی کو شربتو بهتا خوری صوفی پشتی هنگی دینین دو جور سه جور طوله کی کن حتی صوفی ببیت آواز زغلال لب دکن و پشتی هنگی دینین کینا قوزان که هکو مکرات قوزان که دو ده کلینین و کلینین حتی حد و بهتن قیاس بیت شبرمون کو شبرمون کو خومولی و صاد جیب در کویتن ام دین خلکی و بگوزنده و بیکم کوز أبها مرابو مايا يخموليا مرابو يخمولي الحمد لله وشكر خلق ماي بوجيري أوميديا مشلط بسبورن ودزونونا يعني جورة تشتودو وكي شابرموني تشيت كان وريجولو بهو تشيت كان ساوكو حليكو تشيت كان قايسيو تشيت كان مش مجوهشت كان افتشتا همي ما شاء الله هندك بوجيري ما دويتان بسبورن كوري بونشولو دو کودو چت کن شکلمو چت کن خبیثو چت کن اوه نوفدورن بوجر اومدیو دو 20 سال حتی 25 سال بی کورید کن بوجر می اومدیو دو با نیاز خلق نیازیت خستو بوجر اومدیت کد بر بام نرووا و دست پوکو جن ماشي افجوري مربوي تشكري مربوي ما خويا يو خموليا بهت منايت خمولينا و امجيت انينا بوزوري دوت فروشين بوزوري ماجي
وكيو برنيوز بري عوجو دكونومي والبري عوجو دف اوشي تحينو بري عوجو همي جورة ما تشتو يلويري يو برنيوس هر كسا كبيت اف جورة تشتو ملويرت حوزر يتن هر كسا كبيت سسرون وسرچوو هنوكا أميه شابرموني تشيت كان ما هنوكت خدوقتون وبشتنجي ما صفون أكو ما توزا صفون دي دوسي جورا كو بشتنجي ما إنوكيا بقوزوني أف قوزوني يتجيبو وهاي يو كالي حتى أقول بيجن قيوسي بهوتيا حجم خوني كو يعني نوكا يو درستا بشيوي كو مبشيتن بشابرموني بخوش شابرمونجي في شوي تشد بيتم شابرموناكو طبيعية يو خموليا تشتماجي همي جوا هاي خموليا هم خوب دست خود تشد كينو وهم في شوي تشد كينو رنگ ريبوري شابرمونجي في شكلي تشد بيتن هكو هو تبي شكلي أبها شابرمون تمام بيت طاولته تشكنه شابرمون طبيعي يو سرشتي يو درس يو بغشنا نا صبغك تيدو نا دلامي دوزك تيدو نا تشتكي وصل تيدو بيتن كو خلقك بشبكة بيتن عمنو كينا تيدو يعني صدى شابرمونوما يدرسها لدهوك هميشه جنان دستي كارامان هيا وكو همو جناني تري ناوچەکانی کوردستان ئەمە کارگەیەکی دوورین و هەروەها دیزاینکردنی جلوبەرگا و چەندین ژن لێرە توانی ویانە کە هەلی کاریان بۆ بڕەخسێت و بژێوی ژیانی خۆشیان پەیدا بکەن لەم کارگەیە ژنان بە دەستە ڕەنگینەکانی خۆیان چەندین کاری دوورینەکەن و هەروەها دیزاینی زۆر جوانیش بۆ جلوبەرگی خانمانەکەن. اكيد هر کاری که مروف کردن چند قناق کدت بریدن قناق ما دست به که ام به دیزاین که پروژه گیریم پشتی ام دیزاین نجات گیریم برای کامپیوتری و اوی جهازی ام نقش خود چید کن سر قالبی دست به که نقش خودای نه کامپیوتری پشتی نقش خودای نه کامپیوتری برای که لیزری سر قالب متهدا چک کردن و همین لیزر جه قاشت داد هتا کن کردن بگو قاش کویت داد او نقشه مد بتن عم دین او دل دیف ما چکت اشتی اف قناقه چه کد قالب ما حاضر بیتم بوما چه قناقه در باز کین دتین قاشا کینه قالبی دا کو اوج قناقه کو دیو جدا یا چند تکنیک که دی هم قاشت کینه دا و برای که صنایع تکرد پشتی ما دیزاین خود چکری و مثلا قالبی چکری و مجهه قاشته دا چکری قناق دوه دست بید کردن تشکر نقاشه بوی قالبی پشتی هم قالبیت اینید دانی نسر وره ده قاشا که نوره و ده جهازی دین شوری اوه که قاشته نسر قالبی و درس بیتن پشتی چی دسر عمل اسقاط کن و اوه شوی بمدر کویدن پشتی هنگیجی شنیکا ام اول اسقاط سرات کن و دانی نسر کراسی آنکوی کمچد بیتن و هم اوتید کن و خوب ببد گیرید. اوه قناق سه پشتی من نقشه خود چکری کوفی شوی و که نکوتی درکن کو اوه در سوکیه
ام در رابین دانی نسر قماشی اول درسو کن و ده پشتینگه کبسکین دابین تب قماشی و بشوی دم دنیا سرجی نخش همینا گریتن ادبیتن یه لهشیار بیدوب کهونه بره جهازی دانی نسر الفری وقت ویجی دیار کردن دی درجه حرارت وی دی وقت وی دیار کن حتی وقت دمایت جهاز خود بشتمه خلاص بو بشتین که دل سقا خود سر را کن ادی شوی دی بوم در کویتن و دی وسط بردام بین حتی لیوا در سوکا ما خلاص بیتن و بی شوی هر تشتا که مد بیتن ام دقیق دانی نسر و دی منتظر کارگاه نبتنه ام کار کبسگر نقاشات کن ام کار دستی بخوشید کن یعنی قاشاب دستی بین نبتنه کبسه بون منوکی وی ما قاشا خودان اثر رگا سکوتینه ام ده قاشه به وهلین اول بره کرتکه نبتنه ام کرتکا الاول قاشا دستی بینه ما قطکیت هین ما کراسیت هین ما گلگ دیزاینیت هین گلگ دیزاینیت هین ام ده قالب اینین دانی نسر گلب تباشیری نخش کن و پشتین که قاشه بینه یانجی وزا کلستاری بینه و گلگ تشتدی ما گوش بلی کرتکی بونمونه اوجی افقاد که جی کارمای دستیه اوجی هر ریکا سکوتینه و ریکا وزا کلستاری تهده دانان دوشه دیو دل خوب چکه بونمونه ده دکاندار های دخوازات شتک جواز کتن دی بوم نقشه که جواز چکن ام گله جارل دیف هزرا خو ام ده دیزاین کی دین اگر دلی بیتن شنی کو ام ده کارت دکین و سر کراسی ام چای بو چکین پتریا کارت مالوری جی هندی ما چکرین حتی نو که الحمدلله گلک دل دکانداران او دیف طلبیات وات هنا چکرن و رغبتک گلک سر هی بره کار قیاسات کن مثلا هندک آفرت هاي دهنا بره کراسوانت گل دبجن بو ما هندی وی کراسی کرد او ده دنوید گل قماشه خو او ده بقیاسی داره خن دیفوی کراسی و ده بودرن هندک جیت هاي دهن چه کراس و تشتوینن دبجن هما قیاسی ما بگره بو ما بدرن فیته پریکا فیته ده قیاسی وان گرن او جهت بید وی و ده بو هتا کرن دیف قیاسی وان کار مالوره کو ام پیک هنش کمکا کجا و کمکا کرا الوره ام کار دیزاین کردن و چک کردن قط کن کراسن کرتکن و گلک تشت دیجی بون منوکی عبایت خارجی در سوق و آوان تشت همیه ام کاروات کن الوره و اوج دیف طلبیت می‌نیتن مثلا دیف طلبیت دکاندار طلبی عبایت کن دیف نقشه وان بتونم بوچت کن طلبا قط کد دیف نقشه وان بدن دیف دیزاینات بتونم بوچت کن لناوچەی برادۆست ئێستاش لەبەر چەندین کەرەستەی زۆر تایبەت دروست دەکرێت لەوانە دەستار کە یەکێکە لە پێداویستیە گرنگەکان و هەمووشمان دەزانین کە بۆچی بەکارەهێنرێ و باگردێن و چەندین بابەتی تر دیارە بەرد یەکێکە لەو بابەتانەی کە چەندین پێداویستی ڕۆژانەی مرۆڤی با بڵێن پڕ کردوتەوە بەڵام ئەمە لە جارانە بەڵام لە ئێستا یەکێک لە دانیشتوانی برادۆست هەر بەڕێگا کۆنەکە لەبەر چەندین کەرەستەی زۆر جوان و تایبەت و بە تایبەتیش دەستار دروست دەکات.
من ناوم عمر بازی قادرە دانیشتووی گوندی دوولمەڵکم سەر بە قەزای سیدەکانم. ئەوە 50 ساڵ زیاترە من لەو گوندەی پەوەلەت بوومە و هێشتا شەرێ لەو گوندەیم. ئیشامش ئەوەیە ئەو دەستاڕانە چایەکەم جۆنی و دەستار و شتیەوە چایەکەم بۆ پێ و خافرین و مکی باگوردان و ئێزە هەزیەکی کەم و کوڕەکی هەبێ ئەو کەم و کوڕیانە لێ چاکەکەی وچێ ئەو کەم و کوڕیانن لێ چاکردن ئێجا خۆی پەدوو ئەوە چایبی پەدووسێ قۆناغ چایبی ئەتوو مەسەد وەختەشی دێ پەچەکوچ لێدەی وەختەش بە کوچی لێدەی وەختەشی بە دڕێر لێدەی وەختەش بە کۆستەرەی لێدەی هەتا وەکو ئەوە وەلێ تێتێ ئەبیتە دەستار. هەموو بەردەک ناوی ناوە بەردەکەی تڵخە ئەوەی ئەبێنێ بەردەدان ئەو بەردەدانە نەبی لۆ ئەو شتەی نابیت ئیلا تێبی بەردەدان بی. ئەو بنە سۆبێ عینە لە بەردەدانێ دروست کردە چونکو شتێکی تاخشە کەس نییە لە مەنتیقی کەس نییە هە لە کوردستانیش کەس نییە بەسەم نییە هەی ئەوەش دەستاڕە ئەوەش هە لە بەردی دروستکرایی ئەوە باگوردانە ئەوشە لە بەردی دروستکرای ئەوەش جۆنیە بێنێ لە بەردی دروستکرای هەمووش لۆژیانە تا خەڵکی بووە و خەڵکی خۆی پێ ڕزگار کرد و ئەمن ئەو بەردەی بەکاتینم لۆ هارد و بڕۆش و ساوار ئەملو هەرچێک شتە بەکاتینم ئەوەش وەختی خۆی وەستایە دروست کردە ئەوە هەویریان لێدا وەختی خۆ لە هەویریان نەکردە کۆ بەسەم لێ لە بەردە دەرینە من ئەو کۆیەکە لە بەردە دەرینای ئەلاساس ئەو ڕسقی تەیەکەن کو نەچی تۆ ناو ئەوەی ئی لێ ئەکرێ ئەمنێ هۆلێک کردە ها تێ ناکەوی ئەوە کەتا بنیە ئەوەش کەتا سەریە کەتا بنە یەک کونیە هەی ئەو دارێ لۆتێ هەڵژێشن لۆ خاتراوەی لە سەیەک نەخوش ئەو دارە لۆ ڕاگرتنا ئێکە تێ ئەوەش لۆ سوڕاندنیە ئەوەش لۆ سوڕاندنیە معنای بسوورینە ئەوەش لۆ گەنم تێکردنیە گەنمەکەی تێ بکەی نەچیتە ناو ڕسقی دیکە خێزانی خۆ لەسەر خودا نەکەم لەسەر ئەو شتە چونکو قیمەتەکە باشەکە خەڵکەکە باشە کردی ئەوش دانا نەخوایە نەخۆماوە بەردەکەما بەس خوای گەوری وەلی کردی هەمە خەڵکەشی پێخۆشە هەیبی ئەمە خەڵکێکی پێخۆشە هەیبی ئیشی زۆرە پەزەحمەت نییە گە بێ میشێکە پەزەحمەتی هەیە ئیشێکە پەزەحمەت نییە بەس ئیشەکە پەکاوە خۆە تبی پەکاوە خۆ ئیشلی شە بکەی هەتا وەکو هۆلێکەی
کتێبخانەی گشتی شاری کەرکووک یەکێک لە کتێبخانە هەرە دێرینەکانی کوردستان و عێراقیشە. ئەم کتێبخانەی لە ساڵی 1932 دامەزراوە و بە سەدان هەزار با بڵین سەرچاوی زۆر تایبەتی تایە و بە مێژووی ژیانی ئەم کتێبخانەیە دەیان بەڕێوەبەر و لێپرسراوی هەبووە کە هەمویان توانیوێنە خزمەتێکی زۆر باش بە کتێبخانەکە بکەن بە خۆشحاڵیەوە لە ئێستایا خاتوونێکی کوردیش توانیوێتی بێتە بەڕێوەبەری کتێبخانەکە و کتێبەکانیش زۆر زۆر بەباشی پارێزراوە. کتێبخانەی گشتی کەرکووک دامەزراوەیەکی ڕۆشنبیرە ئامانجی پێگەیاندنینەوەیکی ڕۆشنبیرە لە شاری کەرکووک. لە ساڵی 1932 کتێبخانەی گشتی کەرکووک دامەزراوە، بەڵام بە شێوەیەکی نافەرمی لەلایەن مامۆستایان و دائیرەی مەعارفی کەرکووکەوە بەڕێوەبردراوە. لە ساڵی 1937 بە شێوەیەکی ڕسمی لەلایەن سەید محەممەدی خانەقاوە زەویەکە بەخشراوە بە کتێبخانە و دروست کراوە. هەر سەید محەممەدی خانەقا خۆی بەڕێوەی بردووە کتێبخانە و دوای ئەوە چەند بەڕێوەبەرێکی تر بەردەوام بوون لە بەڕێوەبردننی تاوەکو ئێستا. لە دوای لە ساڵی 1953 کتێبخانە دووچاری لافاو بۆتەوە بەداخەوە چەند کتێب و مەزدەڕێک لە ناوچوون. دوای ئەوە دیسانەوە بنیاد نراوەتەوە و بە شێوەیەکی گشتی لە 40 بۆ 45 هزار کتێب مەزدەڕ پێک هاتووە. ئەویش مەزدەڕەکان جیاوازن لە علمی و ئەدەبی و تاریخی و زمان و پێک هاتووە لە 4 زمانیش: کوردی، عەرەبی، ئینگلیزی و تورکی. چەند کتێبێکی فارسیشمان هەیە و کۆنترین ئەتوانم بڵێم کتێب قاموسی عەلامی تورکیە لە کتێبخانەی گشتی کەرکووک هەیە و لە مجەلە کۆنەکانیش مجەلەی وەقایع عێراقیمان هەیە کە یەکێکە لە مجەلە کۆنەکان، ئەویش بەردەستە لێرە. تەصنیفەکەمان لەسەر 2 عەشری عالەمیە نیزامەکەی لەسەر ئەوە ئەڕۆین. ئێمەش هەموو چین و توێژەکان تەقریبەن سوود ئەبینن. نووسەرمان هەیە کتێبی لێرە ئەنووسێت و پێشکەشیشی ئەکا بە کتێبخانە و بەردەوام بۆ یعنی سوود بینین لە مەزدەڕەکان و تەلەبەی جامیعەمان هەیە، تەلەبەی شەهادەی عولیامان هەیە، ماجستێر و دکتۆرا. ئەوان بە تایبەت زۆر سوودەبینن. لە شارەکانی ترەوە ئەتوانم بڵێم دێن و سەردانی کتێبخانەی کەرکووکەکەن لەبەرەوەی مەزدەڕی باش و کۆنمان هەیە. زۆر لە شارەکانی ترانیە زۆربەی و تەلەبەی ترمان هەیە دێن عینەن تەلەبەی مەکتەبەکان، تەلەبەی ڕەوزە و ئیبتیدائی دێن. ئێستا زۆربەی جار لە ساڵانە لەگەڵکردنەوەی قوتابخانەیە من کتێبێکەکەم بۆ تەربیە داوا ئەەکەم کە موافقە بکەن بۆ ئەو مەکتەبانێک کە ئەیانەوێت سەردانی مەکتەبە بکەن، مەکتەبە بناسێنن بە مناڵەکان، چ ڕەوزە بێ ئیبتیدائی بێ. زۆربەی زیارەتمان هەیە ئێستا بەردەوام ساڵانە. بە شێوەیەکی ڕسمی کە کتێبەکان ئەکڕینیان بە دیاری بۆ ماندێ لە هەر نووسەرێکەوە بێ هەر لایەنێکەوە بێ پێشەکی لە سجلا داخل ئەکرێ ئەنووسرێتەوە کتێبەکە بەس یعنی ڕقەمی ئەو سنفەی ئەدەینێکە تایبەتە بە چ بابەتێکەوە ڕقەمەکەی ئەدرێتێ لە سجل داخل ئەبێت و کارتێک لەسەر کارتێک داخل ئەبێت عینەن ئەچێتە چەکمەجە و مجەڕەتەکانەوە و ئەچێتە کۆمپیوتەریشەوە و ئیتر دێتە ناو ڕەفەکان. ئێمە وەکوتم دوو شێوەمان هەیە. یەک کۆمپیوتەرەکەمان هەیە لێ بەحسەکەین ئەگەڕێین ئەگەر هەبێ بە شێوەیەکی ئاسانتر لەوەی لە کارتەکانە ئەیدۆزینەوە.
هەوڵمان داوە ئەپێکی تایبەتمان هەبێ بە کتێبخانەی گشتی شاری کەرکووک بە ئاسانترین شێوە هەر کەسێک بێوێت لە ماڵەوە بزانێت کتێبەکە سێرچکا لە کتێبخانە هەیە یان ئەو کاتە توانێت بێ ئیستیعارەی بکات، یعنی خواستی بکات بیباتەوە بۆ ماڵەوە. مەرجی ئێمە ئەوەیە لێرە دوو ئیستیعارەمان هەیە، دوو خواستنمان هەیە. یەکەمیان داخلیە لە ناو کتێبخانە هۆڵێک گشتیمان هەیە بۆ کەسانی کە یانوێ هەر لێرە بخوێننەوە و سوودی لێوەربگرن. جۆری دووەممان ئەوەیە کە خواستی ئەکا بۆ ماڵەوە، لە ماڵەوە سوودی لێوەرەگرێ. مەرجی ئێمە ئەوەیە کە مستەمسەکێکی ڕەسمی لە لای ئێمە دابنێت، ئەیدەینێ بۆ هەفتەیەک هەتا 5 کتێب ئەتوانین بیدەینێ و دوای هەفتەکە ئەگەڕێنێتەوە بۆمان، ئێمە شەوێکی بۆ ئەگەڕێنینەوە. هیوامان ئەوەیە شارەکەمان پێش بکەوێت، بە تایبەتی من وەکو لێرە ئیشەکەم لە کتێبخانە، یعنی ئاواتم ئەوەی کە کتێبخانە بدینم بە شێوەیەکی پێشکەوتو من پێی سەربەرز ئەبم و لە پلانیش هەیە ئینشاڵڵا پێشەنگایەکی نێودەوڵەتی لە شاری کەرکووک بکرێتەوە. ئینشاڵڵا هەر ئەمساڵ کتێبخانە شوێنێکی زۆر خۆشە، یعنی تەمسیلی شارەکە ئەکا، شوێنێکی سەقافی شارەکەیە. من وەکو ئافرەتێکە ئیشیش لێراکەم ئەتوانم سوود وەربگرم لە هەموو ڕوویەکەوە. لێرە هەر هیچ ئیشمان نەبێ، یعنی بێ لە ئیشی ئیداری و بەڕێوەبردننی ئیدارەی مەکتەبە. حەزم لە کتێبە، خۆم لەگەڵیان تەرتیبەکەم، تەسنیفەکەم، چاک ئەەکەم، کتێب ئەخوێنمەوە، ئەتوانم مناڵەکانم هان بدەم بۆ کتێب خوێندنەوە و ئاشنابوون بە کتێب و خۆشویستنی کتێب. داواکاریم ئەوەیە کە کتێبخانەی کەرکووک لەبیر نەکەن، بەڕاستی شوێنێکی گرینگە. ئەو کتێبانە لێرە ئەمێنێتەوە، خەڵک سوودی لێوەر ئەگرێ، بەڕاستی بۆ سوودی گشتیە. ئەگەر بۆ تاکە کەسێکیش بێ هەر ئەوە شتێکی گرینگە و دەورێکی زۆری ئەبێ. بەڕاستی داواکارم هەر کتێبێ، هەر سەرچاوەیەک، هەر شتێک، هەر کەسێک یعنی بێوێ بە مەکتەبە بیبەخشێ، ئێمە مەمنون ئەبین و لە خزمەتی ئابین. من داوا ئەەکەم لەو کەسانش کە دێن تەلەبەی ماجستێرن، ئەڵێم کە کتێب ئەبەن لێرە سوودی لێوەرەگرن، دوایەوە بێ ڕسالەکەتمان بدەیتێ بۆمان بهێنیت و تا سوودی هەبێ لێرە ئەمێنێتەوە، عینەن کەسێکی تر سوود لێوەرەگرێت. ئەگەر ڕێتان کەوتە شاری بەغداد بچنە شەقامی شێخ معروف، لەوێ کەبابخانەی سلێمانی لێیە، یەکێکە لە کەبابخانە بەناوبانگەکانی هەم شاری بەغداد و هەم ئەو ناوچەی کەلەیەتی. کەبابخانەکە لە ساڵی 1970ەوە دروست کراوە، ستافێکن پێکەوە هەمویان کارەکەن و خەڵکی سلێمانین. جا کەبابەکەشیان زۆر بەتامە، بە پێی وتەی ئەو کەسانی کە لەوێ کەبابە خۆن ئێستا بوونەتە مشتەرێکی بەردەوام و تەنها لەوێ کەبابی سلێمانی تاقیەکەنەوە. لە سلێمانی بەولاوە ئەی لە گۆی ژێ بەملاوە، لە سلێمانی
بەخێر بێن سەر چاوماتن ئێرە کەباب سلێمانیە لە ساڵی 1970 دامەزراوە بە تایبەتی براکەم مستەفا ڕۆقی بابەڕێەوە من وەکو یاریدەدەرێک لەگەڵیان یارمەتی ئێم ئەوە 24 ساعت کاتژمێر کراوەین مشتریەکانمان بریتە لە کورد و عەرەب و هەموو لایەک ڕوومان تێکا بە تەواوەتی لە تەواوی هەموو محافەزاتی عێراق و ڕوومان تێکەن کەبابەکەشمان کەبابەکەی هەمووی گۆشتی مەڕە بۆ یار جارگی سوتاوە ئایتیەکی وەکو من بۆ یار جارگم سوتاوە بەڕاستیە پێش چەند ساڵێک ئێمە سەردانی ڕێستۆرانی ترمانە کرد بەڵام کاتێکە بە ڕێکە و سەردانی ئێرەم کرد و هاتم بۆ کەبابی سلێمانی پێشتر ئێمە ناوبانجیمان بیست بوو دواتر تاقیمان کردەوە لە پاژەوەی تاقیمان کردەوە خۆم و هاوڕەکانیشم ئیتر بە بەردەوامی سەردانی ئێراکەین من خۆم بە سەردانی کەری ئەم ڕێستۆرانتە ئەزانم من نامەوێت قسەکانم هەڵسەنگاندن بێت بەڵام ڕێستۆرانتێکی پاک و خاوێنە مامەڵەکردنی کارمەندەکانیان زۆر باشە هەمویان کەسانی گەنجن ڕێک و پێک و پاک و خاوێنن خواردنەکانیشیان هەمویان نوێیە الحەمدلله ئیشەکەمان باشە بە بەردەوامین لە 1970 تا ئێستا هێناومانە کەم کوریمان نییە لەخوا بە زیادی بەڵام زیاتر وەستافا ڕۆقی بابەڕێەوە ئێرە لە کوردستانەوە لە هەموو لایەکەوە ڕوومان تێکەن بە تایبەتی لەو کاتانی کە یاری هەیە یاری نادیە کوردیەکان هەیە لێرە لەگەڵ نادیەکانی ئێرە ئەو جمهورە دێنە لامان بەڕاستی دێن بۆ لامان لە دۆکەوە لە سلێمانیەوە لە هەولێرەوە دێن بۆ لامان وەڵا ڕاستە بوێت کەبابم خواردووە لە پارێزگای سلێمانی بەڵام ڕاستان بوێت وەکو ئەم کەبابی سلێمانیە نییە کە لە بەغا هەیە نازانم جیاوازیەکەی چییە بەڵام ئەوەی ئێرم پێ خۆشترە هەموو کەبابێکی سلێمانی خۆشە بەڵام ئەمەیان چاوری زیاترە و تامی خۆشترە لە لای من زۆریان پێوتین بەڕاستی کە بۆ ئەوەی فەرعێکی پێکە بکەینەوە لە شوێنێک کە یا لێرە یا لە سلێمانی لە شوێنێکە بەڵام بەڕاستی هەرەوەنە ئیمکانیاتمان هەیە و ناتوانین ئەنا زۆر هاتوونەتە پێشەوە و زۆر هینیان کردین با بڵێین کە توانی فەرعێکی بکە بکەینەوە یا چەند فەرعێکی بکە بکەینەوە لێرە لە شارەکانی کە بەتایبەتی لە شارە عەرەبیەکان شارە جنوبیەکان بەڵام نەمانتوانێەوە بەڕاستی تەنها فەرعێکین لە بەغدا و لە هەموو عێراقا بەڕاستی چنوورخان ژنێکی دانیشتووی شاری سلێمانیە ئەو پیشەکەی لەگەڵ چوار لە هاوڕایانی خۆی زۆر جیاوازن چنوورخان موختاری 5 گەڕەکی شاری سلێمانی و ماوەی نزیکەی 13 ساڵە کاری موختاریەکات ئەو لەگەڵ کارەکەی زۆر با بڵێن مرتاحە و زۆر بەباشیش ئیشەکانی خۆی بەڕێوابات و لەگەڵەوەشە جێی خۆشحاڵیە کە ژنانی کوردی دەتوانن بەشێک لەو پیشە زۆر قورسانەی کە هەیە بتوانن کاری تیا بکەن و هەروەها بەڕێوەی بەرن. سەرتا بەخێر بێن سەر چاوم بە خێراتنی کەناڵی کورساتەکەم کەناڵی کورسات هەمیشە پێشەنگ بووە هەمیشە پشت و پەنای ژنان بووە بەخێر بێن سەر چاوم من ناوم چنوور حەمە تۆفیقە دانیشتوی شاری سلێمانیم لە گەڕەکی چوارچرا دانیشم ماوەی 13 ساڵە موختاری گەڕەکەم موختاری چەند گەڕەکێکم لە شاری سلێمانی موختاری گەڕەکی کورستی و دیستی و لوبناستی و سایبستی و گەڕەکی جیهانم طبعا لە ماوەی ئەم 13 ساڵەیە زۆر بەسەرهاتی خۆش
ڕوویداوە و زۆریش شتی ناشاز ڕوویاوە. 13 ساڵە بووم بە موختار، یەکەم ژن بووم لە ئاستی عێراقا کە بووم بە موختار. کاری موختاری کارێکی هەروە ئاسان نییە، کارێکی قورسە. سەرەتا کە ئابی بە موختار قورسە، تۆ هیچ بەرچاوڕوونیەکە نییە، ئەرکەکەش ئەرکێکی قورسە. بە تەئکید بیدایەت بۆ من زۆر قورس بوو، چکە هیچ ژنێک لەم بوارەیە ئەزمموی نەبوو تا من پرسوڕایەکی لەگەڵا بکەم، تا من قسەی لەگەڵا بکەم، بزانم ئیش و کارەکانی موختار چییە. بەڵام بە سوپاسی خۆی گەورە ئاکەم کە زۆر بە سەرکەوتووی بڕیم و لە ئێستش موختاری ژن زیای کردووە، بە تایبەتی لە شاری سلێمانی 5 ژن بوونەتە موختار. لە ئەمە ماوەی 2 ساڵە 5 ژنی کە بوون بە موختار، 2 بۆ 3 ساڵە بێت 5 ژنی کە بوون بە موختار لە شاری سلێمانی. و ئێستا لە هەڵەبجەی شەید هەر موختاری ژنمان هەیە. لە هەندێک لە قەزا و ناحیەکانیش وردە وردە ژنان دێنە پێشەوە داوای موختاریەکەن. زۆر خۆم بە خۆشحاڵە زانم، لەبەرەوەی لە دوای من چەندین ژن هاتوونەتە ئەم بوارەوە و خۆم بە خۆشحاڵە زانم کە ڕێچکەشکێن بووم بۆ ژنان. هیوادارم لە شاری سلێمانی بە تایبەتی ژنان زیاتر لەو بوارە بێنە پێشەوە و داوای کاری موختاری بکەن. بێگومان سەرەتا قورسە، بەڵام وردە وردە بە مروری زەمن لەگەڵ کارەکە ڕادەیت و ئیشەڵا ئاسانە بێت. بە تایبەتی ئەو کەسانەی کە سەردانی منە ئەکەن، بە تایبەتی پیاوان زۆر پێیان خۆشە. هەندێکیش لە ژنان کەێنە لای من دەستخۆشیم لێەکەن، ئەڵێن بەڕاستی زۆر جێدەستە دیارە، ئەمە فترەی کە لەم منطقەیە بووی، یعنی کەسێک نەبووە زۆر بەزەقی گلەیەکی وا لێ بکە کە لە کارەکە تا کەم و کوڕیەکەت هەبوو بێ یا کەم تەرخەمیەکەت هەبوو بێ. ئەوە بۆ من جێگەی شانازیە و سوپاسی دانیشتوانی سنوورەکەشمەکەم کە زۆریان زۆر هاوکار من بە تایبەت بۆ ئیشێک کارێک کە پێیان ڕائسپێرم زۆر پشتیوان و هاوکار من. ئەبێ یەکەم شت موختار ئاماری گەڕەکی هەبێ. ئەگەر ئاماری گەڕەکت نەبێت و هیچ بەرچاوڕوونیەکت نییە، لەبەرەوە کە هەر کەسێک ئەبێ بە موختاری یەکەم جار ئەبێ بچێت فۆرم بۆ ماڵەکان بەرێت بۆی ئاماریان بۆ بکە. ئەمە زۆر قورسە، زۆری پێ ئەچێ، بە تایبەت بۆ ئێمەی ژن قورسە، چکە ئێمە ئەرکی ماڵمان لەسەرە، ئەرکی خێزانمان لەسەرە، ئەرکی کەمان لەسەرە وەکو خۆمان بۆ ئێمە قورسترە. بۆ نمونە من 10 دقە شوێنەکەی خۆمم جێ هێڵا بێ، یەکسەر تەلەفۆنم بۆ هاتووە، یعنی جاری وا هەبووە قسەی ناخۆشیش کراوە لە بینە. بەڵام سوپاس بخوا ینی خۆم هەر بە تەحمل بووم، خۆم کەسەکەم تێگەیاندووە کە ئەرکەکەی من تەنها ئەوە نییە لە پژمێزەکەەوە دانیشم و تەواو، چکە ئەرکی ئێمە لە دەروی پرۆژەکەش هەیە و لە ناو خەڵکەکەشا هەیە. ئێمە زۆربەی کات لەبەر کەمی پرۆژەکان، چکە سنوورەکەمان بەڕاستی ئەمە تقریبی 13 ساڵە من موختارم لە سنوورەکە ما مەکتەبێکی سەرەتایی نییە. بەڕاستی ئەمە چەندین جارێ مەگەیاندومانەتە لایەنی پەیوەندیدار. من تمۆحی ئەوەم هەیە زۆرترینی موختارەکان ببن بەژن، ئەنجام من هەنگاو بنێم بۆ کارێکی تر کە خاتونان نەیان کردووە، خاتونەکان نەیان کردووە، بۆ ئەی دووبارە ڕێچکەشکێن بم بۆ ئەو خاتونانەی کە لە ماڵەوەن و هیچ کارێکیان نییە.
سپاس بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی بابەتەکانی ئەم هەفتەی سەرنجمان دوو نەبن. سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەرمان بوون. تا هەفتەی ئایندا خواتان لەگەڵ.